بەڵێ تەوەری یەکەمی ئستۆدیۆمان ئەنجامدانی کۆنسرتێکە لە زانکۆی سلێمانی خوێندکارانی کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی کۆنسرتێکیان ساز کرد کە گۆرانی بێژەکە ئێستا لە ئستۆدیۆ لامان ئامادەیە. کاک ئەحمەد وەلید سڵاوت لێبێت، بەخێر بیت. سڵاوتان لێبێ، هیوارەتان باش، هیوادارم هەمیشە هەر سەلامەت و دەرسا بوون. زۆر سوپاس. تۆ گۆرانی دوت لە کۆنسرتەکەیە، باسێکی کۆنسرتەکەمان بکە. تۆ گۆرانی دوت ئەی کێ بوون ئەوانی کە میوزیکیان ژەنی و چۆن بوو بیرۆکەی ئەم کۆنسرتتان بوو هەڵ؟ سەرەتا هیوارەتان باش، هیوادارم هەمیشە هەر سەلامەت و دەرساغ بوون. دووبارە پێ خۆشحاڵم کە هاتوومەتەوە بۆ کورسات کە ماڵی هەمووانە. کۆنسرتی سروەی بەیان کە لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی میوزیک ئەنجام درا بە سەرپەرشتی مامۆستا ڕێباز سادق. وەکو کار و چالاکیەکانی کەی کۆلێژی هونەر پێمان خۆش بوو کە کۆنسرتێک ئەنجام بدەین وەکو شێوازی ئیشکردنەکە چەمبەر ئۆرکێسترایەک بێ بەڵام ستایلەکەی ڕۆحێتی کوردی تیابێ. سپاس بۆ خواتوانیمان کە کۆنسرتەکە ئەنجام بدەین کە چەند تراکێکی زۆر جوان ئامادە بکەین و پێشکەشی بینەرانی بکەین. باشە، باسی تراکەکانە کرد. منی شارەمای پرسیارەکە لەبارەی ئەوانەوە لێ بکەم. چۆن ئەم بەرهەمانەتان هەڵبژار؟ شێوازی هەڵبژاردننی بەرهەمەکانی ئێوە بۆ ئەم کۆنسرتە چۆن بوو؟ وەکو شێوازی هەڵبژاردنەکان لەگەڵ مامۆستا ڕێبازە کە تەسەورەکەم 50 بۆ 60 گۆرانیمان بۆ یەکتری نارد بێ کە بزانین ئایا کامیان ئەگونجێ لەگەڵ جەوی هۆڵەکە لەگەڵ جەوی عامی دەرەوە. چونکە ڕاستیەکەی بۆ هەر کارێکی هونەری بۆ هەر شتێک کە بتەوێ بیکەی پێویستەکە هەموو شتەکان ببینی، هەموو شتەکان سێر بکەی لەگەڵەوەی کە لەگەڵ دەنگی منیشا بگونجێ. ڕاستیەکەی چکە مەودای دەنگی من لەوانەیە سنووردار بێ کە نەتوانم هەموو گۆرانێک بتوانم بڵێمەوە. لە کۆی 50 گۆرانی 5 گۆرانیمان لێ هەڵبژاردووە. بۆ سروەی بەیان چۆن هەڵبژار؟ کۆنسرتی سروەی بەیان لە گۆرانیەکەی مامۆستا نەجمەدینی غوڵامیەوە فکرەکەی ماوەرگرت. وەکو جەوی کۆنسرتەکە کە لە بەهەنیا ئەنجام درا وەکو ناوەکەش زۆر جوانە، ینی لە وەسفی کەسێکە تۆ وەکو سروەی بەیانانی باری، ینی تۆ لە لەشمە جانی سووکی نادیاری. ئەوکو پێشکەشمان ناکەیت ئێستا بەشێکی کەمیش بێت. حەزەکە نێمەش لە کورسات مەگەزینەوە جێبیستی دەنگە بین و بینەرانیش بە هەمان شێوە لێرەوە جێبیستی دەنگە بێت. زۆر باشە. تۆ وەکو سروەی بەیانانی بەهاری، تۆ لە لەشمە گیانی سووکی نادیاری، بۆ شەوی خۆشی و نەخۆشیم یادگاری، بۆ شەوی خۆشی و نەخۆشیم یادگاری، ڕەمزی ئینتیزاری. دەنگە خۆش بێت. زۆر زۆر سپاس کە دڵە نەشکاندین. جا کاک ئەحمەد پێم بڵێ وەکو خوێندکارێک تاوەکو چەندێک گرنگە کە ئەم کۆنسرتانە بۆ خوێندکارانی بەشی کۆلێژی هونەر ئەنجام بدرێت؟ ئەمە وەکو پاڵپشتیەکە چۆن هەڵی ئەسەنگێنی ئەم کۆنسرتانە؟ ئەو کەسانەی کە ئەبنە فێرخواز لە کۆلێژی هونەر ئەو کەسانن کە بە حەز و خولیان هاتوونەتە ئەوێ. ئەنجا بۆ ئەو کەسانی بۆ مامۆستایانی کە لەوێن ئەگەر نەتوانن جەویشی ویان بۆ فەراهەمکەن ئەو کەسە لێوە مرێ. یعنی من وەکو خۆم کە 4 ساڵە خوێندکاری کۆلێژی هونەرم بەشی میوزیک، زۆر زۆر سپاسی یەک بەیەکی مامۆستاکانەکەم کە دوای حەز و خولیەکانی ئێمە کەوتون. ینی من لێ زانیویانە کە دەنگم خۆشە و توانە پێمان خۆشە ئیش بکەین بێکۆت تا توانەکانە دەربخەین. زۆر زۆر گرنگە بێت چونکە خوێندکار هەیە یان خەڵک هەیە مەجای ئەوەی نییە کە بتوانێت دەرکەوێت لە دەرەوە، بەڵام کەیتە ناوەندێکی ئەکادیمی ئاوایی کاتەکانی بۆ فەرەهەمەکرێ تەبعاً لەلایەن مامۆستایانەوە لێوێ. ڕەوەند پێشەوەی پرسیارەکەتی لێ بکەی ئەزانی چ مامۆستایەک وێسە ئەم باسێ کرد؟ باسی کوێ کرد؟ باسی مامۆستا ڕێباز. مامۆستا ڕێباز جا مامۆستا ڕێباز لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە لە بەرنامەی زانین زۆم بە درێژایی بەرنامەکە لەگەڵ مانابوو وەکو ئەنجامانی میوزیکژن زۆر زۆر کاتی خۆشمان بێکەوە سەر برد و تۆزێ حربێکی سەرنیشمان هەبوو بەیەکەوە دەنگیشی خۆشە گۆرانی پێ بڵێن لە زان. تەبعاً مامۆستا ڕێباز زۆر زۆر ینی وەکو برا خۆشمەوێ، ینی واست لەوە بێنین کە لێ مامۆستامە هەمیشە
هەمیشە برای گەورەم بووە هەمیشە ئاگای لە ئیشەکانم بووە ینی بۆ نمونە ویستمە شتێک بوون توتی نە ئەو بۆ دەنگی تۆ نابێ بۆ نمونە یانە مەستایلی تۆ نییە ئەو زۆر یارمەتیاوی لە مامۆستا ڕێباز لە هەموو کاتێکمان لەگەڵ دەستپێکردنم لەگەڵ کاری هونەری مامۆستا ڕێباز زۆر ینی پشتمە بەڕاستی لە هەموو شوێنێکی ژووتومە ینی بێ مامۆستا ڕێباز لەوانە نیە ئیشەکانم سەرکەوتوو بێ من ئەوەی بینیومە زۆر هاوڕێیە لەگەڵتا و لە هەمان کاتی شالۆ قەناتیان بۆ ئێوە ژوابێت زۆر هاوڕێ بێ لەگەڵتانە و زۆر شتیشی لێەوە فێر بن بە هیوای سەرکەوتن بۆ تۆ و بۆ مامۆستا ڕێبازی قوربانم زۆر سپاس چاو ماچەکەم بینەوە سەر کۆنسێرتەکە ئەو زانیمان گۆرانیەکی بەرهەمێکی مامۆستای گەورە نەجمەدینی غوڵامیتان پێشکەش کردووە باشە بەرهەمەکانی چی بوون؟ وەکو بەرهەمەکان پێم خۆشە ناوی چەند کەسێکی کە بێنم کە لەوانە مامۆستا توانە خورشید کە زۆر سپاسیەکەم ماندوو بوو بۆی کە دوو ئیشی بۆ ئەرێنج کردین کاکە ڕاوێش کە هەر خوێنکاری بەشی میوزیکە دوو بەرهەمی بۆمە ئامادە کردین کە لێرەوە بەڕاستی دەستیانە گوشم کە توانیان کاتی خۆیان بە من ببەخشن و یارمەتیم بن وەکو مادەکانی کە یەکێ لە مادەکان کە زۆر لام تایبەتە گۆرانی ئاگرێکی بێخۆڵەمێشە کە هونەرمەندی کۆچکردو مامۆستا محەممەد عەباس بارامە کە لە مودەتی پێشودا کۆچی دوای کرد طبعاً زۆر ینی متەسیر بووم بەو هەواڵە لەبەرەوەی من لەگەڵ یەکەم وێزگەی کاتی گۆرانی وتنم لەگەڵ گۆرانەکانی مامۆسایە توانیم گۆرانەکانی ئەو بڵێمەوە هەتاکە لەناو خەڵکایەوە دەمە کوڕباوک نین یعنی هەموو لێکچوونمان لێکەوە هەبوو ینی خوافووی کە دەنگمان ڕۆحی شاد بێ لێک ئەچوو هەم ستایلەکانمان وەکو وەفایەک وەکەوەی کە هەمیشە هەستی کردو کوڕباوچین پێم خۆش و کە مادەیەک لە کۆنسێرتەکە مادەیەکی مامۆستا محەممەد عەباس بارام بێ پێمان خۆشە جوێمانە دەنگی تۆ بێت و ئەو بەرهەمەمان پێشکەشکەیتەوە گۆرانی ئاگرێکی بێخۆڵەمێش نەگوڵی من گوڵی زۆری وەکو منی پێلێناوە هەرە و کارە نالەبارەی تۆ بەسەر من تایێناوە نەگوڵی من گوڵی زۆری وەکو منی پێلێناوە هەرە و کارە نالەبارەی تۆ بەسەر من تایێناوە دڵ بەگێڕی عشقی تۆیە بێخۆڵە مێشکا سوتاوە منەم دڵام بە تۆ داوە بۆچی لاژێر پێداناوە منەم دڵام بە تۆ داوە بۆچی لاژێر پێداناوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی منە کەڵپەیاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی مناوە سوتاوە دووبارە هەزار بارە زۆر شاد بێت ڕۆحی شاد بێت کاکە ئەحمەد ئەکرێت بڵین ئەم ساڵ چالاکیەکانی کۆلیژی هونەر جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بەتاکیت لە چەند ڕۆژی ڕابردووە پێشانگا هەبوو خوێندکارانی بەشی شێوەکاری ئەم هەر لەم چەند ڕۆژەیە ئەم کۆنسێرتە ئەنجام درراوە ئەکرێت بڵین ئەم چالاکیانە گەرم و گوڕێکی بە بەشەکەیەوە بەتاکیت لەسەر ئاستی زانکۆی سلێمانی چەند بەشێکن بۆ جیا ئەکرێنەوە لەگەڵ کۆمەڵێک بەشیکە بۆ نێکی لەوانە کۆلێژی هونەرە بۆ ناسراوە کە هەمیشا بێت چالاکی تیا بێ کۆنسێرت هەبێ پرۆژە هەبێ لەم دوو ڕۆژی پێشووە کۆتا پرۆژەی بەشی شێوەکاری کە نمایشکردنی کارنامەی دەرچوونیان بوو لای ئێمە کە چەند کۆنسێرتێک ئەنجام دراوە بۆ نمونە من کۆنسێرتم کردووە پێشتر کۆنسێرتی کە کراوە دوای من کۆنسێرتەیە ئەمە زیاتر بەردەوامی ئەیە بە کۆلێژەکە زیاتر خاصیت و گرنگیەکانی دەرەخە پێویستە ینی لە ماوەیەکە ماوەی مانگێک هەر ئیشێک بکرێت ئەمە ڕەئی منە بەڵام وەکو کاتی گونجاندنەوەمانش زۆر دەورەبینە زۆر باشە اینجا پێم بڵێ لە داهاتووە گوێمان لە بەرهەمی تایبەت بە ئەحمەد ئەبێت بەڵێ ینی لە پرۆژەتە یا با بڵێن جێبەجێ کردووە پێمان بڵێ لە کوێی ئێستا گۆرانیەک هەیە بە ناوی بیرتەکەم کە لە ئاواز و میوزیکی مامۆسای خۆشەویستم دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرمەیە کە هەدیی منی کرد و شعرەکەشی مامۆستا ساڵح بێچارە ئیشاڵڵا لە ماوەیەکی نزیکە هەوڵین توانین تۆماریکەکە
جارە با من خوێندەکەم بە تەواوەتی تەواو ببێ مەجالێکی باش هەبێ کە بتوانم چکە ئەو ئیشە زۆر جوانە پێویستەکە بەو گەورەیەش بیەنمە پێشەوە چاوەڕێی کاتەکەم کە پێمان بڵێ کە بڵاو بووە بۆی ئێمەش لە کورسات مەگەزینەوە ئاماژەی پێبین ئینشاءالله دەستە خۆش بێت کاگە ئەحمەد زۆر خۆشحاڵ بووین دەنگت نەرزێ سوپاس بۆ ئەو دوو بەرهەمەی کە پێشکەش کردین ئەگەر شتێکت هەبێت لە کۆتایە بچێت ئاماژەی ببین زۆر سپاس دەکەم ماندوو نەبن داوای بەردەوامیتان لێ یەکەم چونکە کورسات هەمیشە بەوە ناسراوە کە لایانی هونەری بەرزترین ئاستی پێشکەش کردو تا ئێستا و بەردەوامی شەبێ تەنها ئەوم هەیە بۆتان سپاس زۆر باش سپاس بۆ تۆ